ئەو هێزە باڵادەستانەی هەرێمی کوردستان کە کودەتا ئەلکترۆنیەکەیان بەسەر هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کرد. پێشتر خۆیان شاهیدیان لەسەر شکستە سیاسی و ئابوووریەکانی خۆیان دەدا و دەیانزانی ئەزمموی پڕ لە گەندەڵی و نادادپەروەریان هیچ دروستکاییەکی تێدا نییە کە جارێکی دیکە خەڵکی هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان دەنگیان پێ بدەنەوە. گەرچی چەند مانگێک لەمەوبەر بوو بەرپرسانی باڵای حیزبە دەسەڵاتدارە شکست خواردووەکانی هەرێم پاش شکستە گەورەکەی ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر لە میدیاکانەوە جاڕی هەرەسێنانی حیزبەکانیان دەدا و پاش تێگەشتیان لە هەموو ئەو ماڵوێرانەی بەسەر خەڵکیان داهێنا تەواو بێ ئومێد بوون لەوەی جارێکی دیکە بتوانن درێژە بۆ دەسەڵاتە پڕ لە ستەمکاریەیان بدەن مەگەر ئەوەی ساختەکاری ئەنجام بدەن. من پێم وانێ هیچ حیزبێک ڕێژەی جاران بێنێ مەگەر یەک لایەک تەزویر بکە چکە ئەبینی ناڕزایی خەڵک قەیرانی خەڵک ئاستەنگە ئابوووریەکانی خەڵک هەموو ئەمانە ئەبینی کاریگەری لەسەر ڕێژەی دەنگی شەبێ. ئەوان کە دەیانزانی هەڵبژاردن نزیکە و سزادانیان لەلایەن گەلەوە مسۆگەرە و بەو ئەزمونانەشیانەوە کە هەرگیز شەرمیان لە ساختەکاری نەکردووە چونکە تاکە هۆکاری مانەوەیان بووە لە دەسەڵاتدا باشکرا باسییان لە ساختەکاری لە هەڵبژاردن دەکرد و وەکو ئەگەرێکی هەمیشەیی کراوە دەیان خستە ڕوو. ڕەنگە تەزویر بکەین بەڵام خەڵک ناترسین. تەزویرەکەین بەڵام خەڵک تەزویر چینە بکەین بەڵام خەڵک ناترسین. وایە خۆ مەسەلەی تەزویر سەرتاسەری عێراق و لە هەرێمی کوردستان شتێکی شاراوە نییە. حیزبە باڵادەستەکانی هەرێم کە نەیان هێشتووە هیچ هەڵبژاردنێک بەبێ ساختەکاری گەورە تێپەڕێت ئەم جاریان بەهۆی بەشکردنی دەنگە ساختەکان لە نێوەن باڵە دەستڕۆیشتوەکانی ناو حیزبەکانیان خیانەتیان لە بەشێک لە کادیرەکانی خۆشیان کردووە بەپێی ئەو بەڵگانەی دەست پێیان کەوتون بەشێک لە کاندیدەکانی ناو ئەو حیزبانە بەهۆی ئەوەی سەر بە باڵە دەستڕۆیشتوەکان نەبوون نەک هەر تەنها بێبەش کراون لەو ساختەکاریە بەڵکو زۆرینەی دەنگەکانی خۆشیان بۆ هەژمار نەکراوە. هاوشێوەی کاندیدی ئەو حیزبانەی کە دەنگەکانیان دزراوە هێندێک لە کاندیدەکانی سەر بە حیزبە باڵەدەستەکانیش تەنانەت دەنگی خۆیان و کەسوکارەکانیشیان لەو بنکانەدا بۆ هەژمار نەکراوە کە خۆیان دەنگیان لێداوە. ئەوەیش بەهۆی ئەوەی پێشتر دەنگەکان دابەش کراون و ئەنجامەکان هەر ئەوە بوون کە دیاری کراون. هەر بۆیە بەشێکیان چەندین سکاڵیان لەسەر کۆمیسیۆن دژی ساختەکاری حیزبەکەی خۆیان تۆمار کردووە. ئەوەی لە پرۆسەی ساختەکاری ئەم جارەدا وەکو کۆمیدیایەک دەردەکەوێت ئەوەیە هەردوو بەرەی ساختەکار یەکدی بە ئەنجامدانی ساختەکاری تاوانبار دەکەن کاوە بەڵگە و شاهیدیدانێکی دروستە لەسەر کودەتاکردنەکەیان بەسەر دەنگی خەڵکدا کەچی لە هەمان کاتدا ناچنە ئەو بەرێوە کە سکاڵای جددی لەدەست ساختەکاری هەیە. ئاخر ڕوونە کە دەستی هەردوو لایەن لە کاسەی ساختەکاریدایە و ئەو نەمایشە ناشرینەیان بۆ خەڵەتاندنی خەڵکە.